ڕێحی ئەو مرۆڤانە ڕۆحی ئەو خۆشەویستانەیە کە ئێمە لە دەستمدا یعنی بەراورد ناگرێت لەگەڵ قیمەتی سەدەها دەفتەر دۆلار. ڕێگەیەکی دیکەی مەرگ چەندین جار کارەساتی تراژیدی لێکەوتوتەوە، ئەویش ڕێگەی بەردەڕەش کەڵەکە کەچی هێشتا چارەسەر نەکراوە وەکو خۆیەتی. ساڵی ڕابردوو لە ڕووداوێکی هاتوچۆ 7 ئەندامی یەک خێزان پێکەوە لەو ڕێگەی جانیان لەدەستدا. پێش 9 ساڵیش لە هەمان ڕێگە 7 ئەندامی خێزانێکی دیکە جانیان لەدەستدا. بەڵام هەموو ئەو قوربانیانە بەس نەبوون بۆ ئەوەی بە زووترین کات ڕێگەی بەردەڕەش کەڵک بکرێتە دووساید و چیتر ئەو ڕێگەیە نەبێتە هۆی مەرگی خەڵکی ناوچەکە. هیوادارم حکومەتی هەرێم هەتا زوو عیلاجێکی لەو ڕێگایە بکە بەسە با خەڵک نەمریتن، با منداڵ یەتیم نەبی. ئەمە کاکە بۆتانی پێم نێرمانە سێرکی بکەنێسا بۆ کەسی خۆمانن بەدا ئەوان ساڵی ڕاو شەو ڕۆژ خۆی و وێنەگرەکەی بە دوواداچوونیان بۆ ڕووداوەکە کرد. چارەنووسی تەواوی ئەندامانی ئەو خێزانە لە ڕێی پایتەخت میدیا وەزانرا کە بەهۆی سووتانەوە لە شوێنی ڕووداوەکە و گواستنەوەیان بۆ پزیشکی دادی دووهۆک دیار نەبوو ئایا هەمویان پێکەوە جانیان لەدەستداوە یان یەکدوانێکیان زیندون کە مرۆڤ یعنی چتێکی لەبەر دلی شیرین بی خۆی تەبارەتعالە بەوەی تاقی دەکاتەوە بە تایبەت مسلمان کە ئەومان پێدەڵێ خۆی تەبارەتعالە ئێمە بۆ ئامادە نەبین، ئێمە دەبی لەو ئاەتە تێبگەین. جابە ڕێزان ساڵی ڕابردوو ئەم مامۆسا ڕەمەزانە کە کوڕ و کچ و زاوا و نەوەکانی جانیان لەدەستدا بەیەکەوە هەر لە کاتی ناشتنی کەسە ئازیزەکانی لە گۆڕستان لە کەسی بەرامبەر کە شۆفێرێکی تانکەری گواستنەوەی سوتەمەنی بوو خۆش بوو لی خۆش بوو سی ئەو دڵە گەورەیەکە پیاوی بۆ خواسڵحاو ئاوایە ئێستاش هەر بەو زمانە سوپاسگوزار و ئارامگریەوە داوا دەکات ڕێگەی بەردەڕەشکەڵک بکرێتە دووسایت چاک بکرێت تا چیتر خێزانەکانی دیکە وەک ئەو جەرگیان نەسووتێت پارێزراو بن لە دووبارەبوونەوەی ئەو کارەساتە دڵتەزێنانە. بەڕێزان ماوەی 2 ساڵە فەرمانی دروستکردنی ڕێگەی دووسایدی قەزای بەردەڕەش بۆ کەڵک دەرچووە، بەڵام بەهۆی نەبوونی بودجەی پێویستەوە کە 98 ملیار دیناری پێویستە دەست بە کارکردنی نەکراوە. درێژی ئەو ڕێگەیە 35 کیلۆمەترە و یەکێکە لە ڕێگە سەرەکی و بازرگانیەکان کە دووهۆک بە هەولێر و مووسڵ دەگەیەنێت. ڕێگەی سەرەکی گواستنەوەی بەرهەمی جوتیارانی ناوچەکەشە کەوە خاڵێکی زۆر گرنگە. جاوەی لە کۆتاییە ماوە بیڵێم خوای گەورە هەموو لایەک سەلامەت کە لە دەرد و بەڵا بە دوور بن.